زۆر بوونەوە کەسانەی کە ڕاستەوخۆ لەلایەن پۆلیسەوە تەقیان لێکراوە کاتێ ڕەتیان کردوتەوە پابند بن بە فەرمانی ڕاگررتنی سایرەکانیان بەو هۆی لە سەرەتای ئەم ساڵەوە زیاتر لە 10 کەس کوژراون لە فەڕەنسا ئەو ڕووداوانە بوونەهۆی وروژاندنی چەندین پرسیار لەبارەی ئەو هەلومەرجانەی کە پۆلیس چەک بەکاردەهێنێت. ئێمە پێکەوە لە چێشخانەکە بووین و دواتر چوینە دەرەوە بۆ پیاسەیەکی کورت و دواتر جۆمان لە دەنگی تەقە بوو. سەرەتا پێمان وا بوو تەقەمەنیە و دواتر لە ڕاستیدا بۆمان دەرکەوت شتێ ڕووی داوە. شۆفێرێک لە مانگی سێدا لە سێڤران کوژرا، شۆفێرێک و سەرنشینەکەی لە پاریس لە مانگی چواردا و پاشان لە مانگی شەردا سەرنشینێک دوای ڕاکردن لە ناوچەی هەژدا و کۆچبەرێکی میسری لە سنووری فەڕەنسا و ئیتالیا کوژران. سەرەتا گوێمان لە 2 تەقە بوو، دواتر گوێمان لە 4 تەقە بوو. بە هەر حاڵ چەند تەقەیەک. چەند کەسێکی دیکە ژە شارەکانی دیکە لە مانگی هەشتەوە کوژراون هاوکات ڕۆژی چوارشەمە، 2 کەسی دیکە لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێردا لە شاری ڕێنۆنیس کوژراون. لە زاری خۆیەوە نەمتوانی تەواوی ڕاستیەکانم بۆ دەربکەوێ. بە هەر حاڵ لە یەکشت دڵنیام و دەزانم براکەم هەرگیز نەیتوانیوە ڕوبەڕووی پۆلیس ببێتەوە یان لە دەستی پۆلیس ڕابکە. نیشانەکانی توندوتیژی بە ڕەفتارەکانیەوە دیار نەبووە. ئایا چ بارودۆخێکدا پۆلیس دەتوانێت تەقە بکات؟ بۆ سندیکەکانی پۆلیس ڕەتکردنەوەی پابندبوون بەڵایەکی ئاسایشیە. یەکێتی کۆمسیاری پۆلیسی نیشتیمانی ڕۆژی چوارشەمە لە تویتێکدا دوای کوشتنەکەی شاری ڕێنۆنیس بڵاویان کردەوە ئاماژەیەکی زۆر نیگەرانیە سەبارەت بە بڵاوبوونەوەی عەقڵێتی ئینکاری دەسەڵاتی پۆلیس و دادپەروەری. Et aujourd'hui, de plus en plus. ئەمڕۆ زیاتر و زیاتر ئەگەری ئەوە دۆزینەوە کە پۆلیس هێزەکانی پاراستنی یاسا و ڕێسا بەگشتی سزای کوشتن دەرەکەن. چیتر ئەمە دادوەری نییە، بەڵکو پۆلیس بە شێوەیەکی گشتیتر وا دەکەن. واتە جارێکی دیکە ئەمە کێشە دروست دەکات. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی زیاتر چەک بەکاربهێنرێت. ئەو چەکانە ئاسایی نین، تەنها بەکارهێنانی دەمانچە نییە. بەهێزە ئیتر واتە کوشتن. کاتێک لێکۆڵەرەوان ڕوبەڕووی بەڵگەی بابەتیانە ئەبنەوە، هەمیشە وەڵامی باوەڕپێکراویان لەبەردەستدا. لێکۆڵەران بینیان کە پۆلیس هیچ شتێکی نییە بیشارێتەوە و تەقەکردنەکان بەڕاستی ڕەوان. بە لە بەرچاوگرتنی ئەمە داواکاری گشتی بڕێی دام ئێوارەیە ڕێگەیان پێ بدا بچنەوە ماڵەوە کە زۆر باش و سوودبەخشە. بە پێو ئامارانی کە ئاژانسی فرانس پرێس لە سەرچاوەیەکی پۆلیسەوە دەستی کەوتووە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ژمارەی ڕەتکردنەوەی پابندبوون بەم جۆرەیە. لە ساڵی 2021دا 14256 کەس ڕەتیان کردوێتەوە پابند بن. لە ساڵی 2020دا 13018 کەس بوون. لە ساڵی 2019دا 14075 کەس بووە کە ڕەتیان کردوێتەوە پابندی فەرمانەکانی پۆلیس بن. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.